مەلەفی نەود لە هەرێمی کوردستان مەلەفێکی نهێنی و شاراوە بووە کەمتر زانیاری لەسەر بڵاو دەکرێتەوە. داتای نەوتی کوردستان ڕوون نییە و شارەزایان گلەییان هەیە لە حیزبەکانی دەسەڵات کە مەلەفی نەوتیان بۆ بەرژەوەندەی حیزبی و بنەماڵی خۆیان بەکارهێناوە. طبعا سیاستێکی زۆر فاشل و شکست خواردوو بووە. یعنی تۆ دیقەتی بێ پێشەوەی کە حکوومەت هێرم خۆی نەوت دەربێنێ موچە ئیرا لە وەختی خۆیان ماگانە و بودجێ پەرەپێدانی پارێزگاکانیشە هەبوو هەر پارێزگایەک. ئەنی بژانۆیەکی ئابووری زۆر باش ڕۆی کرد بۆ هەرێمی کوردستان و باقی ناوچەکانی تری عێراق. بەڵام لە دوای حکوومەتی هێرم کەوتی من نەوتە فرۆشم حکوومەتی عێراق هەم موچەی کەم کردەوە وەستانی هەم بودجێ پەرەپێدانی پارێزگاکانی وەستان مقابل بۆش ئەم نەوتە جگەلەوەی کە چەند بنەماڵەیەکی سیاسی پێ بوون بە ملیاردێر بۆ چەندها ملیارها دۆلاری ئەم نەوتیان بردە بانکەکانی سویسرا و تورکیا و وڵاتانی دەرەوە بوو بەسەرێ شۆ قوربەسەری بۆ وڵاتەکەی ئێمە. چونکە بەڕاستی ئەگەر تۆ سەری سیاسەتی نەوتی لە جیهانە یعنی یا بۆ بە نیعمەت و خۆشی یا بۆ بە لەحنەت و ناخۆشی. ئێستا لە وڵاتێکی وەکو نەرویجە یاخود وڵاتانی کەنداوی عەرەبیا بۆ بە سەرچاوی پێشکەوتن و خۆشگوزەرانی. بەڵام لە وڵاتانی ئەفریقیا لە هەنێ وڵاتە کە نەوتیان هەیە غازیان هەیە کۆمەڵک چۆنەڵی ئەوی پێ ئەوترێ بازرگانی جەنگ دەستیان بەسەرا گرت و ئەویان کرد میلەتەکەی خۆیان بەرەو هەژاری برن بەداخۆ نمونەی ئێمە زیاتر لە نمونەی ئەفریقا ئەچێت. ساڵی 2008 پرۆژە یاسایەک بۆ بەنیشتیمانیکردنی نەود لە عێراق ئامادەکرا. لە پرۆژەکەدا سەرجەم نەوتی عێراق بە یاسا ڕێکخرا بوو، بەڵام ئەویش بەهۆی کۆمەڵێک بەرژەوەندەی حیزبیەوە پشتگوێخرا. شارەزایان دەڵێن داتای نەوتی کوردستان کەم و کورتی زۆرە و ڕەخنە و تێبینی زۆر هەڵدەگرێت. ئەوەی کە هەمومان تێبینی و ڕخنەمان لەسەری هەیە شێوازی مامەڵەکردنە لەگەڵ داهاتی نەوتی کوردستانە کە بەداخەوە بە شێوەیەکی زۆر ناشەفاف هەڵس و کەوتێکی نابەرپرسیارانەی لەگەڵاکرێ. هۆکارەکەشی ئەوەیە کە ئیرادەیەکی سیاسی نییە بۆ ئیسڵاح چاکسازی لە مەجای داهاتی نەوتیا و هۆکاری سەرەکی تریشی من بخۆم بەوەی بینم کە هەیکەلەی وەزارەتەکە کە کۆمەڵی کۆمپانیە دەستگا و دامەزراوەی نەوتین لە کوردستانە کە یاسا بڕیاری لەسەر دراون بە تایبەت چوار کۆمپانیاکە کۆمپانیای نەوتی کوردستانە کە بکۆیە کۆمپانیای نەوتی بە بازارکردنی نەوتی کوردستانە سندوقی داهاتە نەوتیەکانە کۆدۆیە کۆمپانیای تەکریر و دانانی مەسافی و پاڵێوگەکان. دوو حیزبی دەسەڵات دەستیان بەسەر مەلەفی نەوتی کوردستان داگرتووە و شارەزایان پێیان باشە داتای نەوت بدرێت بە دەستی حیزبە ئۆپۆزیسیۆنەکان چونکە شەقامی کوردیش زیاتر متمانەی بە ئەوان هەیە. بە درێژایی تەمەنی حکمڕانیان دوو پارتی دەسەڵاتدار نەیانتوانیوە نەوت بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیان بەکاربهێنن بگرە بۆ تەمایی نەهامەتی و دواکەوتن و قەرزاربوونی حکومەت و خراپی دۆخی هاوڵاتیان. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.